سڵاوتان لێ بێوم کاتتان باش لا تۆڕی میدیای ئێستاوە مژاری ئێستاتان پێشکەشەکەم. مژاری ئێستایی ئەمڕۆمان تایبەت دەبێت بە دراوە ئەلکترۆنیەکان. دەمانەوێت بزانین لەگەڵ میوانەکەم گفتوگۆ دەکەین و دەمانوێت بزانین دراوە ئەلکترۆنیەکان گەیشتون بە کوێ و دیویاسایەکەی کوێیە. هەڵبەت مامۆستایەکی ئاینیش لەو بارەیەوە یاخود لەلایەنە شەرعەکەیەوە قسەی بۆ تۆڕی میدیای ئێستا کردو ئەم بابەتەی ڕوونتر کردوتەوە. دەمەوێت سەرەتا بۆ دەست پێ بکەین دراوە ئەلکترۆنیەکان چیە؟ دراوە ئەلکترۆنیەکان لە چەند ساڵی ڕابردوودا هەڵبەت ئامارێکیشتامەوە دەخەمە ڕوو لە چەند ساڵی ڕابردوودا بەرەو پێشچوونی زۆری بەخۆی بینیوە. ئەم دراوە ئەلکترۆنیانە بۆ مامەڵە پێکردنی کاڵاکان لە بینی دوو بەکارهێنەرا بەکاردێت. واتە بەکارهێنەری ئەی و بەکارهێنەری بی لە بریەوەی بە شێوەیەکی تەقلیدی پارەی کاغەز بەکاربێنن دراوی ئەلکترۆنی بەکارهێنن لە ڕێگەی پلاتفۆرمێکەوە. ئەم دراوە ئەلکترۆنیە بە شێوازێک واتە بە سیستەمێک کە هاوشێوەی سێڤەرە پێوترێت بلۆکچین لەم ڕێگایەوە مامەڵەکانیان دەکەن. ئەگەر هاوکارانم گرافیکە بخەنە ڕوو ڕێژەی زیادکردنی ئەم دراوە ئەلکترۆنیانە بە شێوەیەکی بەرچاو زیایان کردووە لە ماوەی چەند ساڵی ڕابردە. بەنمونە دەبینێت لە ساڵی 2013دا تەنها 66 دراوی ئەلکترۆنی هەبوو، بەڵام لە ساڵی 2024دا گەیشتۆتە 9935 دراوی ئەلکترۆنی. ئەمە بە پێی سایتی ستاتیستیکا کە ئەم ئامارەی بڵاو کردوێتەوە. باش، دیوە مێژوویەکەی چی؟ دیوە مێژوویەکەی دراوی ئەلکترۆنی سەرەتا دەگەڕێتەوە بۆ دەیڤد لیچاو کە لە ساڵی 80کاندا دراوێکی بە ناوی دیجی کاش خستە ڕوو، بەڵام ئەم دراوە سەرکەوتوو نەبوو، فەشەلی هێنا و بووە هۆی مایەپووچبوونی ئەم پیاوە دەیڤد لیچام لە ساڵی 1990. بەڵام کارەکانی دەیڤد لیچام بووە بنەمایەک بۆ کارەکانی دراوە ئەلکترۆنیەکانی دوای خۆی، بە تایبەتی دراوەکەی ساتۆشی ناکامۆتۆ کە دراوی بیتکۆینە. هەڵبەت ئەمە ناوێکی خوازراوە، بەم ناوە خوازراوە لە ساڵی 2010دا ساتۆشی ناکامۆتۆ بیتکۆینی ناساند. دواتر لە ساڵی 2009دا خرایە بازاڕەوە و وردە وای لێ هات کە مامەڵی پێوە بکرێت. زۆر باش. پرسیاری ئەوە دەکرێت کە دیاریکردنی نرخی دراوە ئەلکترۆنیەکان واتە ئەم دراوەی کە هەیە چۆن نرخەکانیان دیاری دەکرێت. تاوەکو ئێستا هیچ شتێکی لایەنێکی ڕەسمی نییە کە بڵێ ئەم دراوانە بە چی شێوازێک نرخەکانیان دیاری دەکرێت. لەبەرەوەی وەگاماژەم پێکرد ئەمە بە شێوەی یاسایەکەی وەکو شارەزایان باسیەکان نایاساییە، لەبەرەوەی یەک ناگرێتەوە لەگەڵ سیاسەتی ئابووری بانکە ناوەندەکانی وڵاتان. واتە ئەمە سیاسەتێکی لامەرکەزیە. ئەو بەکارهێنەران یاخود وەبەرهێنەران لەم دراوانەدا هەوڵ دەدەن لەو ناوەندیە دوور بکەونەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەم مامەڵەیە بکەن کە بە پێی وتەی شارەزایان دوجار ئەمە بە زیان و زەرەرێکی زۆر بەسەر ئەو کەسانەدا دەشکێتەوە کە بەشداری ئەم مامەڵەیە دەکەن. بەڵام بە شێوەیەکی گشتی دیاریکردنی نرخەکانیان بەم شێوازەیە. خاڵی یەکەم متمانەی نێوان بەکارهێنەران و وەبەرهێنەران. واتە ئەگەر تۆ هەر دراوێک لەم دراوانە هەڵبژێریت پەیوەست نییە بەوەی کە شتێک لە بەینتانە هەبێت وابەستەتان کا بەوەی یاخود نووسراوی یاخود بەڵگەنامێک لە بەینتان هەبێت و وابەستەتان کا بەوەی کە بڵێ ئێمە پشتبەست بەم یاسایە کارەکانمان پارێزراوە. تەنها پەیوەندە بە متمانەکردنەوە، واتە متمانەی بینی نێوان تۆ و کەسی وەبەرهێن یاخود کەسی بەکارهێنەر وەبەرهێن متمانەیان تا چەندێک بەیەکە ئەوەسێتەوە سەرەوە. خاڵی دووەمە وترێ ڕکلامەکان. تا چەندێک ئەم وەبەرهێنە ڕکلام بۆ ئەم دراوی خۆی دەکات و دەیناسێنێت. هەڵبەت لە ئێستا لە پلاتفۆرمەکان لە سۆشیال میدیا ڕکلامی بۆ دەکرێت و نرخەکانیشیان دیاری دەکرێت و نرخەکانیان بەرز و نزمەکات. خاڵێکی تر داواکاری و دابینکردنە، واتە خواست و خستنە ڕووە کە پەیوەندی بۆ ئەوەیە کە چەندێک خواست لەسەر ئەم دراوە هەبێت. هەڵبەت ئەمە بۆ تەواوی کاڵەکانی تیژ ڕاستە، خواستیان لەسەر هەبێت هەڵبەت نرخیان بەرز دەبێتەوە و نەژبێت دابەزێ. هەر سەبارەت بە دراوە ئەلکترۆنیەکان لەو بارەیەوە زۆر بەڕێز دکتۆر محەممەد پێنجوێنی سەرۆکی لیژنەی فتۆ مامۆسای زانکۆ قسەی بۆ تۆڕی میدیایی ئێستا کردووە و لایەنە شەرعەکەی ڕوونتر کردوێتەوە. بەناوی خۆی بەخشندەوە میهرەبان، دراوە ئەلکترۆنیەکان ماوەیەکی زۆرە لە سەر پەیجەکان و لە زۆرە لە ناو
ناوەندەکانی ڕاگەاندنا بڵاو بوونەتەوە ئێمە هەر لە سەرەتاوە کە ئەم جۆرە دراوە هاتنە ناو بازاری ئەلکترۆنی و کاری پێکران کۆمەڵە سەرنجی زۆر وردمان لەسەرم بابەتە هەبوو یەکێک لەوانە کەوتمان جۆرە لەم دراوانە کە مادام هیچ سنتەرێک یا هیچ دەستگایەک هیچ حکوومەتێک هیچ دەوڵەتێک یا بانقێک یان وەزارەتێک یا بڵێ ناوەندێکی ڕاپێکراوی جیهانی پشگیری ناکاوە ناتوانێت بیناسێنێ بەڕسمی وەکو شتێکی وەهمی گوماناوی واتانێک کە هیچ شتێک نەبێت تەنها ناوێکی هەیە و ژمارەیەکی هەیە وەڵام وەکو حەقیقەت بوونی نییە ئەمە معاملەیەک و مامەڵەیەکی شتی وەهمیە بۆیە وتمانە باش وایە و هەروەها لەو بابەتانەیە کە ئیسلام بە حرامی دادانێت چووکە پارە خستنە ناو شتێکەوەیە کە وەهمیە و گومانی لەسەرە بەڵام ئەگەر هاتوو هێندێک دراو هەبوون دراوەکان ئەو دراوانە بوون کە دەوڵەتێک یا حکومەتێک یا کۆمپانیایەکی بەڕواپێکراوی جیهانی پشگیری کردبوو پشڕاستی کردبوو و پشتێکی دیاریکراوی هەبوو و ئەتوانرا پارەکان کاش بکرێتەوە وە زەمانەتێک و پارێزگاری مافی خەڵکی تیا هەبوو وەکو دراوەکانی تری کاغەز واتانێک ئێمە مامەڵەی پێکەن ئەتوانین لە بازاری ئەلکترۆنیا مامەڵەی پێ بکەن چونکە تۆ ئەزانی حەقیقەتێکی هەیە و ئەزانی ئەم ڕقم و ئەم ژمارە ئەم ناوە لە کۆمپانیایەکی ڕسمیە لە بانقێکی ڕسمیە بوونی هەیە و ئەتوانین لەوێ پارەکانی خۆت کاشکێتەوە لێرەوە کەوابوو سەرنجمان بەو شێوازەیە هەر جۆرە دراوێک کە لە جیهانا دروستە کرد ئەگە دراوەکان تەنها تابەت بن بە پەیجێکی تابەت یا بە کۆمپانیایەکی تابەت و هیچ دەستگایەکی ڕسمی و حکومەتێکا دەوڵەتێکا نەچبێتە ژێرباری ناساندنی ئەوە بە بابەتێکە وەهمیە و ناوێ موسڵمان خۆی تێفڕەدا هیچ کەسێک ینی مامەڵی پێوەنەکە وەک وایە پارەمان بین بە هیچ پارەمان کەدا بە هیچ ئەوێ دوایی دەرەنجامی چاوەڕێی هیچ کەینەوە بۆ یەکاوی کە تووشی زەرەر و زیانی زۆرە بێ بەڕاستی دەرەوەیە کە ئەمانە خۆیان بۆ خۆیان و کۆمپانیایەکی تابەتی وەهمی وایە کە زۆر جار دروست دەکرێت پاشەوەی کە کابرا پارێکی زۆری دەستەکەوێت لە کتۆپڕا ئەڵێ کوڵ ئیفلاسی کردی نەما دوکاندا ئاخاو بەجێ دەیاڵێ بۆیە هیچ شوێنێک نییە تۆ پەنای بۆ بەری ئەم دەستگایانە ئەم براوانجەکە هیچ شوێنە نەبوو پشتی ڕاستی کاتەوە دوایی سپێنێک ئەگە زەر زیانن لەکەوتی ئەگە پارەکەت فەوتا لەکێ داواکەی مەسەڵەن بڵێ تەعویزم کەرەوە بۆیە شریعەتی ئیسلامی لەگەڵ مامەڵەیەکایە دەبێت ڕوون بێ ئاشکرا بێ مشتریەکە فرۆشیار و کڕیار هەردووکی دیار بن فرۆشراویش دیار بێ و حەقیقەتی هەبێ بتوانی دەستی دەبێ بیر نەقڵیکەی بی کڕیت کاشی کەی دەری بێنی داینی هەموو ئەمانێت یا بەدی بکرێ ئەگەر شتێ ئەستێکی ئاواهی نەبوو ئەوە خۆفرەدانە بازارێکی وهمی بەڕاستی من ڕێنماییمان دەمێکە وتمان ئێمە لە بازارێکی درا و مامەڵەکردنا کە ئێمە مامەلاکەین شریعەتی ئیسلامی پارە بەکارەهێنێ بۆ بەرجەستەکردنی کاڵا پێویستەکانی ژیانی ئینسان بۆیە کا پێمانڵە تەداولی پێکەن تەداول یانی بیدەن بە کاڵای بینرا و بیستا و هێنرا و دەستدەدرا و بەکارهاتوو ئەو شتانێک کە خزمەتەکا بە مرۆڤ بمانوێت لە ماڵ دانیشتین لەسەر لە کۆمپیوتەرێکا و لەسەر مێزێ تۆ بیتە ملیالەر و خاوەنی پارە ئەوە بەڕاستی کەسابەت نییە ئەوە جۆرێکە لە کا بەفاقە بەسەر بدن و جۆرێکە لە پەخستنی کۆمەلگا و لە هەمان کاتا کەمکردنەوەی بواری مەسەڵەن دروستکردنی ژێرخانێکی ئابووری هەڵاوساوە کە ئێمە پارەیەکی زۆرمان چێتە شوێنێکەوە بەڵام تەنها کەسێکی تری ئیسفادەی لێکا وڵاتی خۆمان سوودی لێ نابینێ ئەم پارانەی کە دەخرێنە ئەو جۆرە شوێنانەوە دوایی نایەتەوە ناو هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان ئیسفادەی لێ بکە بەڵام بازارێکی خەڵکی گیتری ئیسفادەی لەوانێ لێ بکە پارەکەی تۆ دەچێتە شوێنێکی ڕێکخراوێک و جێگەیەک و ئەتوانێت ئەو کاشی کا لەوێ لە وڵاتی خۆیان سەدان ئیشی بکات تۆ جووا دەزانی کاسبی بۆەکە بەڵام وڵاتی خۆم و گەنجی خۆم بێکارە بێ ئیشە پارەیەکی تۆژەچێتە ناو پرۆژەیەکەوە کە نیتوانیوە خزمەتێ بۆ وڵات پێشکەشکە بۆیە عەرزیانەکەین بەڕاستی واز لەو جۆرە مامەڵە بێنن وەرنەوە مامەڵەیەکی واقعی بکەن لە دنیای واقعی خۆمانە شتی جوانی پێدا بێنن سنتەری جوانی پێ بکەنەوە کاڵای جوان بێنە وڵاتمانەوە داهێنانی پێ بکەین ئەو پارەمان لەوێ خەرجکەین ئەگەر قازانجەکەشی نیوام نیوی ئەوە بێ بەڵام چونکە سوودێکی بۆ کۆمەلگا هەیە لەو لاوە پاداشێکیشمان دەستەکەوێت لەگەڵ قازانجەکەیە دەمانەوێت لەسەر دراوە ئەلکترۆنیەکان زانیاری زیاتر وەربگرین دەمانێت بزانین دراوە ئەلکترۆنیەکان چییە ئەو بابەتانە چین کە وابەستن بەم دراوانەوە لە هەرێمی کوردستان دراوە ئەلکترۆنیەکان چۆن بەکاردێنرێ چۆن مامەڵی پێوە دەکرێت لە ڕووی یاساییەوە یاساییە یاخود نە دەمانەوێت بزانین سەبارەت بەو ڕێکارانی کە دەگیرێتە بەرامبەر و کەسانی کە مامەڵی پێوە دەکەن چییە و ئایا بۆچی هەندێک کەسەیە لەپڕ دەوڵەمەندە بن یاخود مایاپووز دەبن هەر سەبارەت بۆ بابەتە میوانداری زۆر بەڕێز وە خۆیڵێت
خالد حیدر پرۆفیسۆر لە بەشی ئابووری زانکۆ سلێمانی دەکەین. دکتۆر گیان زۆر بەخێر بێت ئەرکرد کێشە. زۆر سپاس. با لەوە دەست پێ بکەین بزانین دراوی ئەلکترۆنی چییە؟ بۆچی ئەم هەڵا گەورەی لەسەر دروست بوو؟ بەڵێ زۆر سپاسەکەم بە ناوی خۆی بەخشیدە میهرەبان. خۆی دراو بریتیە لەو ئامراسە کە هەردوولا کڕیار و فرۆشیار قبوڵ یەکەن بۆ ئەنجامدانی چارەکیەکەیان کە بریتە لە فرۆشتن وە کڕین. واتە لێرە دراو ئەو ناوەندەیە ئەو وەسەتەیە کە ئەبێتە جێگەی قبول و ڕەزەمەندی هەردوولا. بۆیە اینجا دوای ئەوە لە ئەم ناوەندە یاخود ئەم ئامراسە ئەگەر وەرەقی بێ یاخود ئەگەر کانزایی بێ معدنی بێ یاخود ئەگەر شێوەیەکی تر بێ دیجیتال بێ ئەوەی کە جێگەی باسە لەگەڵ خزمەتی بەڕێستان کە ئێستا لەگەڵ جەنابتە نەباسی ئەەکەین بریتە لە دراوی دیجیتال ئلکترۆنی. طبعا ئەوەی کە ئێستا هەیە جەنابتە نەفەرمون لە هەرێمی کوردستان و لە جیهان بەگشتی بەکار ئەهێنرێت ئەم جۆرە دراوە بریتە لە شتێک ینی دراوێکی نادیار ینی شتێک نییە تۆ جەنابەت بەدەست بیگیری یاخود بەکاری بێنی یاخود مەستەرکارد ڤیزەکارد بێنە خێر ئەم بابەتە هیچ بانکێکی ناوەندی یاخود هیچ موسسەیەک کۆنتترۆڵی ناکە. زیاتر باس لەوە ئەکرێت کە ئەمە لە ژینگەیەک پێوترێ دارکنێت یعنی لە تاریکی ئەم جۆرە دراوە بەکارە هێنرێت لەبەر ئەوەی بابەتی یاسا کۆنتترۆڵی ناکە تحکومی پێناکە. بۆیە لێرە ئەم جۆرە دراوە وەکو لاینی یاساییش لە عێراق ڕێگە پێدراو نییە وڵاتان لە جیهان بەگشتی ڕێگە پێدراوە بەڵام لای خۆمان لە عێراق لە کوردستان ڕێگە پێدراو نییە. ئەم جۆرە دراوە ئەم جۆرە ناوەندە ئەم وەسەتە یاخود ئەم ئامراسە بریتە لەوە کە تۆ جەنابێت لە بینی کڕیار و فرۆشیار وەکو عەرزی جەنابتانم کرد بانقێک نییە کۆنتترۆڵی چالەکیەکە بکات. بەڵێ لە دەرەوەی چوارچێەوەی یاسا و بانق و موسساتی ئەوەنەی کە بەرپرسن لە کۆنتترۆلکردنی چالەکی ئابووری و بەتابەت لە بواری دارایی و نەقدی. کڕین و فرۆشتنەکە ئەنجام ئەدرێت خێراتر ئەنجام ئەدرێت ئەمە یەکی لە خاڵە ئەرێنیەکانی ئەم جۆرە بابەتەیە دراوی ئلکترۆنیە زووتر لە لاینی کڕیارەوە ئەگاتە لاینی فرۆشیار ئەگاتە لاینی کڕیار و لە هەمان کات ئەو وەساتەیە ئەو ڕسوماتە لە ناوەندی ئەم دوانە کە وەرەگیرە لە لاینی موسسەیەکی بەرپرسەوە نییە ڕێک ڕاستەوخۆ ئەو کابرایە کە فرۆشیارە قازانچەکەی دەسەکەوێت و ئەو کابراشە کە کڕیارە بەرمونە شتەکەی دەسەکەوێت ئیتر وەکو عەرزی جەنابتانم کرد ئەوەی کە باس ئەکرێت زیاتر بابەتی نایاسایی ئەنجام ئەدرێت فرۆشتن و کڕینی لەوانەیە چەک بێت لەوانەیە هینی مادەی بابەتی بێهۆشکردنی خەڵکو ئەو بابەتانە بێت کۆمەڵێک خاڵی نایاسایی وین ئەنجام ئەدرێت شۆردنەوەی پارە غەسیل ئەموال کە ئەوەش ڕێگە پێدراو نییە لە جیهان بەگشتی و لە عێراقیش بەتایبەت لە کوردستانیش بۆیە لێرە زیاتر ئەم جۆرە دراوە بۆ ئەو جۆرە چالاکیانە بەکار ئەهێنرێت. باش کۆمەڵێک دەستەواژە هەیە لە بابەتی دراوە ئەلکترۆنیەکانە بازەکرێت بۆ نمونە بلۆکچین چی یاخود بڕۆکەرەکان ئەمانە چین ئەمانە کەسن بەڵە خۆی طبعا لە ئەم دراوی دیجیتال ئەلکترۆنی لە هەفتا حەوت کە دەستی پێ کردووە وردەوردە تا گەشتووەتە ساڵی 2010 یەکەم دراوی ئەلکترۆنی کە این کرا لە بۆی قەیرانی دارایی ناوی دراوەکە بیتکۆین بوو ئەوەی کە ئەفەرمون جەنابتان بلۆکچینەکە سلسلەی کوتەل ئەمە بریتە لە کۆمەڵێک کۆمپیوتەر کۆمەڵێک حاسیبات لە ئاستی جیهان کۆنتترۆلی دۆخەکەکەن ئەو داتا و زانیاریەکە هی کڕیار و فرۆشار داخڵە بێ ئیتر ناگۆڕێ لەبەرەوەی سێرڤەرەکەیەتی سێرڤەرەوە کۆمەڵێک وا باس ئەکرێت وەک باس ئەکرێت وەک چۆن وەکو بەرنمەیەکە کۆنتترۆلی کۆمەڵێک مەلەف و فۆلدەر و یاخود دەفتەری ئینی ئابووری حسابات ئەکرێت ناتوانانی جەنابەت لە دانەیەک دەستکاری کرد لە ئەوانەی کە لە هەموو جیهانەیە دەستکاری ناکرێت بۆیە بە ئاسایی ئەم بابەتە کۆنتترۆل ناکرێت. اینجا کێشەیەکی تر هەیە لە بوارە لەبەر ئەوەی کۆنتترۆل ناکرێت و لاینی ئەگەر بڵین ئەوەی کە پەیوەندی هەیە بابەتەکەەوە نادیارە ئەگەر حسابەکە ئینسان نەیزانی بە شێوازێکی زانستیانە بە شێوازێکی لێ هاتووی تەعاملی لەگەڵا بکە پارەکەی لە دەسەچێ ئەو سەرۆت و سامانەی کە ئەی خاتە ناو چارێکیکی مەترسیدارەوە لە دەستیەچێ بۆیە ئەو سلسلەیە ئەو هینە ئەوەی کە فەرمووتان بلۆکچینە ئەو سلسلەی کوتەلەکە بریتە لە
سیفکردن و خەزنکردنی عینەکان هەڵگرتنی داتا و زانیاری و ئیتر ئەو جۆرە چالاکیەنەکە ئەنجام ئەدرێت لە جیهانە هەمووی بۆیە ئەگەر توانی جەنابەت سوتفا لە شوێنێک دەستکاری بکەی لە هەموو جیهان لە کۆمپیوتەرەکانی تر دەستکاری ناکرد بۆیە بابەتەکە زۆر ئالۆزە ئاسایی نییە کە کەسێک شارەزانە بێ بتوانێت بە ئاسایی تعامل بکە و خەڵکی زۆریش تووشی زەرر و زیانێکی زۆر گەورە بوون لەم بوارەدا. باش با بێنەوە هەرێمی کوردستان زین لە هەرێمی کوردستاندا چەند زۆر درای ئەلکترۆنی هەیە ئەوانە چین کە مامەڵیان پێوە دەکرێت. بەڵێ خۆی بە تەکید کۆمەڵێک هین هەیە دراو هەیە کە با بڵێن ئەوانەی کە تعاملی پێکرێن حتا لە کۆمپانیای فەیسبووکیش دراوی تایبەتیان هەیە بزانام ساڵی 2019 بوو بیتکۆین و ئیثریۆم و تیثەر و کۆمەڵێک دراوی ئلکترۆنی هەیە کە وەکو ڕیزبەندی گرنگی زیاتریان هەیە بەس ئەوەی کە زۆر باوە لای بەڕێستە شتان لە عینەکە دانرا بوو بیتکۆینە بەڵێ ئەو جۆرە دراوە ئێستا تەڵەبێکی و خواستێکی زۆری لەسەر هەیە بە تاکید ئەم خواستە زۆرەی لەسەر هەیە بۆ ئەنجامدانی ئەو جۆرە چالاکیانی کە ئەمژەم پێدا لە خزمەتی جەنابتان ئەم خواستە والیەکە کە نرخەکە زۆر زیاد بکات بەدەر لەوەی کە پێشبینیەوە تەسەوراتی خەڵک لە هین بێ لەو لە ئاستی ئەو پێشبین و تەسەوراتی خەڵکە بێ بۆیە لێرە بانقە ناوەندیەکان لە ئاستی جیهان ئەوانەی کە ڕێگە نادەن بەم جۆرە دراوە بەکاربهێنرێت ئەڵێ من لەبەرەوەی ناتوانین کۆنتترۆلی بکەین بۆیە نرخەکە لای ئێمە نییە کە نرخەکەی زیادەکە لەبەرەوە خەڵک داوایەکە ئەو کەسانی کە شارەزان لە تعاملکردن لەگەڵ ئینتەرنێت و کۆمپیوتەر و ئەو بابەتانە خواست لەسەر ئەم جۆرە دراوە دروست دەبێت و کە خواستیش دروست وەکو هەموو شمەکەکانی تری وڵات لە جیهان بەگشتی خواست لەسەر هەر شتێک دروست ببێ و خستڕەوەکەش لەو ئاستە نەبێ دەرهێنان یاخود تعدینکردنی ئەم جۆرە دراوە لە ڕێگەی کۆمەڵێک حاسیبە و کۆمپیوتەری مرکزی ئەبێ لە شوێنان لەوانەیە کە توانەوە ئیمکانیەتی تعدینکردن و دەرهێنان یەنە چۆن وەکو کانزایك وەکو ئاڵتون وەکو زێر بنمونە دەرهێنانی بەرمهێنانەکەی ئاسایی نییە ئەم جۆرە دراوەشە بۆ شێوازەیە بۆیە خواست لەسەر ئەم جۆرە دراوە والیە کە خواستێکی زۆر نرخەکەی زۆر ببێت باش سەبارەت بۆی ئەو لە قسەکان تا ئەوەم بیست کە واتە هەر شوێنێکی ئەلکترۆنێت توان بێتە پلتفۆرمێک بۆ ئاڵگۆڕی ئەم بابەتانە ئەو جۆرەدانراوە بۆ تعاملکردن بەم جۆرە دراوە جەنابیش دەڵێ نایاساییە کرێت ڕێک بخرێنەوە بۆ نمونە شتێک کرێت ڕێک بخرێنەوە خۆی طبعا لە ساڵی 2009 کە قەیرانی دارایی بوو قەیرانی لە عقاریەوە سەری هەڵدا بوو بە قەیرانی دارایی جیهانی هەمووی گرتەوە یەکێک لە بابەتە زۆر گرنگەکان ئەوە بۆ هەوڵدان بوو بۆ دوورکەوتنەوە لە سیستمی دارایی یعنی پێچەوانەی ئەوەی کە بەڕێستان ئەفەرمونون چۆن کۆنتترۆل بکرێ خودی با بڵین دۆزینەوەی جۆرێکی دراوی وایە یاخود دروستکردنی دراوێکی وا بریتی بوو لە هەوڵدان بۆ دوورکەوتنەوە لەو جۆرە سیستەما بۆ ئەوەی مؤسساتێکی زۆر گەورە جەنابتان ئەزانە ئەو کاتا مایەپوچ بوون ئیفلاسیان کرد بۆیە کەسانێکی وا دوورکەوتنەوە هەڵدان لە دوورکەوتنەوە لەو جۆرە مایەپوچ بوونە و دوورکەوتنەوە لە قەیران و ئەو بابەتانە ئەمەیان دروست کرد بۆیە تەسەور ناکەم بە ئاسایی وای لێ بێت کە کۆنتترۆل بکرێت بابەتەکە لەبەرەوەی ئێستا ئەم دقەیە بانکێکی ناوەندی نییە ناتوان نییە بڵێت من ئەتوانم کۆنتترۆلی ئەم جۆرە دراوە بکەم و مەبەستیش هەیە کە کۆنتترۆل نەکرێت بۆ ئەوەی هەمیشە ئەو جۆرە چالاکیانەی کە دوورن لە چاوی یاسا و چاودێری ئەنجام بدرێت بۆیە من وەکو خۆم شخصیەن تەسەور ناکەم بکەوێتە ژێر کۆنتترۆل و چاودێری یاسا لەبەرەوە گەر وای لێ هات ئەبێتە شتێکی یاسایی ئاسایی و ئیتر ئەگەر ناوی بنین تام ئەو تامەی نامێنێ لای ئەو کەسانەی کە چێژی لێبینن لە تەعاملکردن و لە بوونی دووری لە بینی خۆیان و تەعاملاتیان لەگەڵ بانقی ناوەندی و لەگەڵ یاسایە باش وەک لە سەرەتاش ئاماژەم پێکرد کۆمەڵە کەس هەیە لە ڕێگەم دراوە ئەلکترۆنیانەوە بە شەو ڕۆژ کارەکات بۆی خۆی بخاتە ناو یەکێک لەم پلتفۆرمە ئەلکترۆنیانی دراوە ئەلکترۆنیایی کە هەیە سیرەکەی دوای ماوەیەک لەپڕ مایەپوچەوە یاخود بە پێچەوانەوە لەپڕ دەوڵەمەندەوێت ئەمە هۆ کارەکەی چی خۆی ئەوەی کە باس کرا پێشماوەیەک گەنجێکی وابزن تورکی تقریبا 4 میلیارد دلار پارەی کۆ کردەوە دوای ڕای کرد دوایی لە بەرازیل گیرا و گەڕانڕایەوە بۆ هین بۆ تورکیە بەڵام ئەوەی کە زۆر گەرنگە ئەو کەسانی کە پارەکەیان دانەبوو لە لای پارەی
خۆیان $1 دەست نەکەوتەوە لەو کەسە بۆیە لێرە مایە پوچبوونی ئەو کەسانە بریتە لەوەی کە هەوڵدان ئەدرێت بۆ ئەوەی بچمە ناو چالاکیە کە قازانجێکی زۆری تیاابێ ئەگەری بەدەستهێنانی قازانجێکی زۆر کە من ئامادە بووم بچمە ناو چوارچێوەی چالاکی لەم چوارچێوەیە لەو ژینگەیە ئەبێ لە هەمان کات قوبولی ئەوەش بکەم کە مەترسی تایەوە ئەگەریەوەیە کات تووشی زەرەر ببم وەکو کەسانی کە باسم کرد لە خزمەتی جەنابتان بۆیە لێرە هەر کەسێک حەز بکە لە قازانجێکی زۆر لە ماوەیەکی کورتدا ئەبێ بزانێکە لە هەمان کات لەو ماوە کورتەشدا ئەکید ئەگەری ئەوەیە تووشی زەرەر و زیانێکی زۆر گەورە ببێ بۆیە تەسەورەکەم ئەو کەسانی کە لە بواری ئیکۆمەرس ئیشەکان بازرگانی ئلکترۆنی یاخود ئیمارکتینگ تەسویق ئلکترۆنی یاخود هەر جۆرێک ئیبزنس کاروباری ئێهینی ئەلکترۆنی بکرێت شارەزا بن لە بوارەکە باشترە وایە کە تەعاملاتێکی ڕسمی بکەن لەوەش پارێکی چاکیان دەسەکەوێت باشترە لەوەی کە بچنە ناو چوارچێوەیەکی نایاسایی وە ڕاست قازانجەکەی زۆر زیاترە لە یاساییەکە بەڵام لە هەمان کات زەرەرەکەشی زۆرە باش ئەگەری زەرەرەکەی زۆرە بەتاکید زۆر باش کەسانی جەناب پسپۆڕن لە بوارەکەی هەڵبەت جەناب لە مؤسسەیەکی گەورەی کە زانکۆی ئەوش زانکۆی سلێمانیە ڕێنمایی ئێوە گرنگە بۆ کەسانی کە بەشداریەکەن یاخود خواستیان هەیە بەشداری بکەن وەک جەناب دامەژت پێکرد چوارچێوەیەکی یاساییە و نایاساییە بە شێوەیەکی گشتی ڕێنماییتان چییە بۆ هاوڵاتیان بۆ کەسانی کە ئەوە خۆت ئارەزوومەندن و خواستیان هەیە بەڵێ خۆی بەتەکید لێرە یاسایی هین هەیە یاسایی 39 بزانم لە ساڵی 2015 یاسای تایبەتە بە دژایەتیکردنی ئەو کەسانی کە غەسیل ئەموال پارەشۆردنەوە یعنی پارە لە شوێنێکی نادیار دەستیان ئەکەوێت لە جۆرێکی چالاکی نایاسایی دەستەکەوێت هەوڵەدەن بۆ شۆردنەوەی ئەو جۆرە پارەیە بۆی پاکی کەنەوە یەکێک لە بابەتەکان ئەمەیە ئەمە ئەگرێتەوە ڕێگە نادرێت بەم جۆرە چالاکیە کە لە ڕێگەی دیجیتال هینە با بڵین پارەی ئلکترۆنی هین بکرێت کریپتۆکارنسیەکە کە باس ئەکرێت لێرە من وات بە باشی ئەزانم کە گەنجانی خۆمان دوور بکەونەوە لە جۆری ئەنجامدانی چالکی بەم جۆرە لەم چوارچێوەیە کە بابەتێکی نایاساییە یاسای عێراق دژی ئەمە ئەوەستێ بانقی ناوەندی قبول ناکە کە پارەیەکی وا دراوێکی وا بەکار بێنرێت لەبەرەوەی ئەو دراوی کە هەیە دراوی عێراقی دیناری عێراقیە چالکیەکەن لە ڕێی بەهۆی ئەمینەوە ئەنجام بدرێت ئەم ئامراسە کە دراوی عێراقیە بۆیە دوورکەوتنەوە لەم بابەتە زۆر باشترە ڕاست وەکو عەرزی جەنابتانم کرد وەکو لای بەڕێژتان دیارە کە کۆنتڕۆڵ ناکرێ بە ئاسایی بەڵام وا باشترە کە ئینسان دوور بکەوێتەوە لە لێپرسینەوە محاسەبەکردنی یاسا جگە لە خودی بابەتەکە بابەتێکە مەترسیدارە خەتەری تایە وا باشترە گەنجانی خۆمان ئێستا ئەوەی کە هەیە ئەتوانێن ینی بنمونە لە ڕێگەی بەکارهێنانی ئینتەرنێت لە ڕێگەی ئیتر مۆبایلەکەی خۆی یاخود لاپتۆپێکی یعنی تا ڕادەیەک نرخەکەی گونجابێ $150 $250 شتێکی وا دەسەکەوێت ئەتوانێت بزنسی ئلکترۆنی بکات و دوور بکەوێتەوە لەم بابەتانە بەتەکید باشترە لەوانەیە لە سەرەتاوە تا ڕادەیەک مانگ دوومان سێمانگ پارەی دەست نەکەوێت بەڵام وا باشترە چاوەڕێ بکات درەنگتر پارەی دەست بکەوێت لەوەی کە ئەگەری توشبوون بە زەرەر و زیانێکی زۆر گەورە بەتەکیدەوە باشترە زۆر بەڕێز خالید حەیدەر پرۆفیسۆر دکتۆر لە بەشی ئابووری زانکۆی سلێمانی زۆر بەخێر بێ لە کاتمان گرتی تۆیان زۆر سپاس. دەچینە هەولێر لە هەولێر ئەو خواردنگەی کە بانگەشەی ئەوەی دەکرد کە خواردن بە نرخێکی گران دەفرۆشێت خواردنگەکەی داخرا خاوەنی خواردنگەکەش دەڵێت تەنها لەبەر ئەوەی ناوی خواردنەکەی کوردستان بووە خواردنگەکەیان پێداخست. سڵاوتان لێبێ و ئەم کاتەتان باش بینەرانی تۆڕی میدیای ئێستا من ئێستا لە بەردەم چێشخانەی ئەلەند ستیک هاوسم ئەو چێشخانەیە ماوەی چەند ڕۆژێک دەبێ بانگەشەی ئەوە دەکا کە خواردنێکی گرانبەهای دروست کردووە کە نە لە کوردستان و نا لە جیهان نییە و گرانبەهاترین خواردنە. من ئێستا هاتوومەتە بەردەمی ئەو چێشخانەیە کە وەک خۆیان باسیرەوە دەکەن گرانبەهاترین خواردنیان دروست کردووە کە نرخەکەی
بریتە لە 8 دەفتەر و هەفتا وەرەخە کە بە گرانترین خواردندا دەدرێت لە جیهاندا. دوا بە دوایەوەی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بانگەشەیەوان کرد کە ئەم جۆرە خواردنیان دروست کردووە. ئەمڕۆ چێشخانەکەیان داخرا. ئەم کەمێک پێشێستا چێشخانەی ئەلن ستیک هاوس لە هەولێر لەلایەن لیژنەکانی قامقامیەتەوە داخرا. ئەم دەخستنە بەپێی ڕاگەیەندراوێک بکە وەک خۆیان لیژنەکانی قامقامیەت و ئیدارەی پارێزگای هەولێر باسی لەوە دەکەن بەهۆی گرانی نرخی خواردنەوەکەوە بۆیە ئەم چێشخانەیان داخستووە کە نرخی خواردنەکە بریتە لە 8 دەفتەر و هەفتا وەرەقە لەبەر بەرزی نرخەکەی چێشخانەی ئەلن ستیک هاوس لە شاری هەولێر داخرا. من کەمێک پێشێستا لای خاوەنی چێشخانەی ئەلن ستیک هاوس بووم لە ڕوونکردنەوەیدا کە بۆ میدیاکان قسەی کرد باسی لەوە کرد داخستنی چێشخانەکەی تەنها بۆ ئەوە دەگەڕێتەوە نەبەرزی نرخی خواردنەکەی نەهیچ هۆکارێکی ترێت تەنها لەبەر هۆکاری ئەوەی کە ناوی کوردستانی بەکارهێناوە بۆیە چێشخانەکەی داخراوە و ناڕزایە ینی خاوەنی چێشخانەکە ناڕازیە بازەوە دەکا لیژنەکانی قامقامیەت بەبێ ئاگادارکردنەوە چێشخانەکەیان داخستووە و هەوڵی داوە لەگەڵ پارێزگاری هەولێر گفتوگۆ بکە و قسەی لەگەڵ کاخۆ بۆچی چێشخانەکەی داخراوە بۆ چێشخانەکەی دادەخەن بەڵام وەک خۆی باسیەوەکە تاکو ئێستا پارێزگاری هەولێر وڵامی خاوەنی چێشخانەی ئەلن ستیک هاوسی نەداوەتەوە و بازەوە دەکا کە ئەو تەنها لە پێناوەوەی کە ناویان بچێتە ناو کتێبی گینسەوە بە تایبەتیش ناوی کوردستان بچێتە ناو کتێبی گینسەوە بۆیە ئەم نرخە بەرزە و ئەم خواردنە جیاوازەی پێشکەش کردو و دایناوە کە ناوی کوردستان بچێتە ناو کتێبی گینسەوە بەڵام ئەمڕۆ لیژنەکانی قامقامیەت هەستان بە داخستنینی چێشخانەی ئەلن ستیک هاوس لە شاری هەولێر لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو کە خاوەنی چێشخانەی ئەلن ستیک هاوس لە قسەکردن بۆ چەند میدیایە کە باسی لەوە کرد ئەوان وەک چێشخانەی ئەلن ستیک هاوس لە شاری هەولێر هەستاون بە دروستکردنی جۆرە خواردنێک کە خواردنێکی جیاوازە کە نرخەکەی بە 8 دەفتەر و هەفتا وەرەقەیە. جیاوازی ئەم خواردنە لەوەدا هەموو ئەو خواردنانەی کە پێشکەش بە کڕیارەکرێەوە پێشکەش بەو کەسە دەکرێت کە دێتە چێشخانەکە لە قاپی زێر و ئەڵماس لە پەرداخی زێر و ئەڵماس لە کەوچکی زێر و ئەڵماس خواردنەکان پێشکەش دەکەم بۆیە نرخی خواردنەکە بەم شێوازە بەرزەوە خواردنەکە جۆرێکی تایبەتە کە پێشکەش بە کڕیارەکە دەکرێت. هەروەها باسییان لەوە کرد ئەو کەسەی کە ئەم خواردنە دەکرێت پێویستە ینی CV هەبێ و CV تەقدیمی چێشخانەکە بکە و ماوەی 3 مانگ چاوەڕێ بەوەی کە تاکو ئەو خواردنەی بەردەکەوێت لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو ئەمە دەنگدانەوەی جیاوازی هەم لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان هەمیش لە ناو خەڵکدا دروست کرد کە ناڕازایەتی جیاوازی لێکەوتەوە قسەی جیاواز لەسەر هەم خواردنەکە هەمیش لەسەر نرخی خواردنەکە کراوە. ئەمڕۆ لەلایەن لیژنەکانی قامقامیەتەوە چێشخانەی ئەلن ستیک هاوس لە شاری هەولێر داخرا وەک لیژنەکانی قامقامیەتیش ئاماژەی پێ دەکەن کە بەهۆی بەرزی نرخی خواردنەکەوەیە کە ناکرێت خواردنێک لە شاری هەولێر بەم نرخە بەرزە بێ و ناکرێت بەم نرخە بەرزە پێشکەش بە خەڵک بکرێت کە نرخەکەی یەکجار بەرزە. من دەمەوێت ئەو ڕاگەیەندراوەی کە لە دەستی منە کە لیژنەکانی قامقام لەوەی ئیدارەی ڕاگەیاندنی پارێزگای هەولێر بڵاویان کردەوە باز لەوە دەکەن بە بڕیاری پارێزگار ئەو ڕیستۆرانتەی بانگەشەی بۆ فرۆشتنی خواردنی گرانبەها دەکرد داخرا. دوای بڵاوبوونەوەی گرتە ڤیددیۆیەک لە تۆڕە کۆمەڵاتیەکان بە بڕیاری پارێزگاری هەولێر ئەو ڕیستۆرانتە لە هەولێر بانگەشەی فرۆشتنی جۆرە خواردنی بە ناوی پیرۆزی کوردستان بە نرخێکی گرانبەها و ئێزگار بەرز دەکرد بۆی پابەند نەبوونی بە یاسا و ڕێنمایەکان داخرا. ئەمە ڕاگەیەندراوی ئیدارەی پارێزگای هەولێرە و پارێزگاری هەولێرە لەبارەی داخستنی چێشخانەی ئەلن ستیک هاوس لە شاری هەولێر وەک باسم لێوە کرد داخستنی چێشخانەکە وەک ئەوەی ئیدارەی پارێزگاری هەولێر باسی لێوە دەکەن دەڵێن بەهۆی گرانی نرخی خواردنەکەیە کە ناوی کوردستانی بەکارهێنا و خواردنەکەی ئەوەندە نرخی بەرزە داخراوە. هەروەها خاوەنی چێشخانەکەش کە کەمێک پێشەستا خۆم لای بووم گفتوگۆم لەگەڵ یاکرد کە هۆکاری داخستنی ئەم چێشخانە بۆچی دەگەڕێنەوە ئەو باسی لەوە کرد نە لەبەر بەرزی نرخەکەیەتی نە لەبەر هیچ هۆکارێکی ترێت تەنها لەبەر ئەوەی کە ناوی کوردستانی بەکارهێناوە بۆیە چێشخانەکەی داخراوە ئەگەر ناوێکی تری بەکارهێنابە ئەوە چێشخانەکەی دانەدەخرا. ئەم داخستنی چێشخانەیە بۆ دەگەڕێتەوە کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو خاوەنی چێشخانەکە قسەی بۆ یەکێک لە کەناڵە میدیایەکان کرد لەوێوە کاردانەوەی جیاواز و ناڕەزاتی جیاوازی لێکەوتەوە کە باسییانەوە دەکرد ناکرێت لە شاری هەولێر بەم شێوازە خواردنێک نرخی بەرز بێ بۆیە ئەمڕۆ ئیدارەی پارێزگای هەولێر بڕیاریاندا کە چێشخانەی ئەلن ستیک هاوس ئەو خواردنە گرانبەهایی کە پێشکەشی دەکرد بە 8 دەفتەر و هەفتا وەرەقە چێشخانەکە دابخرێ. دەچینە کەرکووک و سەبارەت بە پرۆسەی سەرژمێری خالیشوانی وەزیری دادی عێراق داوا لە کەرکووچەکان داوایەکیان لێ دەکات دەڵێت شانازی بە کەرکووچبوونی خۆمانەوە دەکەین سبەینێکە سەرژمێریە
کاتی ئەوەیە ئەو شانازیە لەسەر کاغەز و تۆمارەکانی سەرژمێری ساڵی 2024 تۆمارکە. هەمومان کەرکوچین، هەمومان سبەی لە کەرکووکە بین. کەرکوچێ ئازیزەکان، سڵاوێکی کەرکوچیانەتان لێبێ. ئێمەی کەرکوچی کە شانازی بە کەرکوچی بوونی خۆمانەوە ئەەکەین، سبەی کە ڕۆژی سەرژمێریە کاتی ئەوەیە ئەم شانازیە لە ناو پەڕە و تۆمارەکانی سەرژمێری ساڵی 24دا تۆمار بکەین. و چۆن ئێمە شانازیەکەین کە باوباپیرانمان لە تعدادی ساڵی 1950 لە کەرکووک تۆمارکراون و ئێمە کەرکوچی ڕەسەنین، ئێمە خەڵکی شارەکەین، ئێمەش نەوەکانمان شانازی بەوە بکەن کە باوباپیرانیان لە سەرژمێری 2024دا لە کەرکووک سەرژمێرکراون و ناونووسکراون. بۆیە داواکارم لە کەرکوچە بەڕێزەکان لە هەر جێگایەکەن ئەم چەند سەعاتەی کە ماوە بگەنەوە شاری کەرکووک و سبەی لە سەرژمێری کەرکووک خۆیان ناونووس بکەن و مستەقبەلی شارەکە و مستەقبەلی نەوەکانی خۆمان بۆ داهاتوو زامن بکەن. هیوادارم هەمومان ئەمڕۆ تا ئێوارە لە کەرکووک بین و سبەی لە کەرکووک خۆمان ناونووس بکەین و ئەم شانازیەمان بەربکەوێ کە کەرکووچین. لە سلێمانی شەر سەبارەت بە پرۆسی سەرژمێریکردن دامەزراوەی کەریمی عەلەکە پاسی بۆ و کەسانە دابین کردووە کە دەیانەوێت بگەڕێنەوە زێدی خۆیان و کوردبوونی خۆیان لەو ناوچانە بسەلمێن. بەڵێ ئێمە دوو ڕۆژە بانگەواز بۆم پرۆسەیەکەین لە ماوەیە و دوو ڕۆژە هاوڵاتێکی زۆر پەیوەندی کردووە. ئێمە بەپێ و هاوڵاتانی کە پەیوەندیان کردبووە سەرژمێری کرابوون لە 8 پاساکۆ کراونەتەوە. پێشەوەی ئێوە بگەنە ئێرە 5 پاسمان ڕەوانە کرد بەوەیەوەی کە لە ڕێگا قەرەباڵخێکی زۆر هەیە و بازگەکان قەرەباڵخن و قەدەغیات و تۆش ڕاگەێنرێ لەبەرەوە وتمان با ئەوان بڕۆن. ئێستاوە 3 پاس ماونەتەوە، ئەمانیش پاشکەمێکی کاڕۆن کە پێگاتون لە کۆمەڵی خێزانی زۆر کە هەمویان خەڵکی ناوچەی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان. وەڵی من کەرکووچیم سایقی پاسدیم هاوڵاتێکی شاری کەرکووکم کە لە شاری سلێمانی نیشتەجێم بە هۆکاری تایبەتی شخصی هەموو کەسەکان و لێرە نیشتەجێن، بەڵام لەم ڕۆژەدا و لە ڕۆژانی داهات و هەر وەختێ هەر کاتێ هەر ساتێ کەرکووک پێویستی بە کەرکووچیەکان بێت ئێمە ئامادەین، نەک بۆ سبێ بۆ دووسبێ، هەر وەختێک کەرکووک پێویستی بە کەرکووچیەکان بێ ئێمە ئامادەین. ئینشاءالله پشتیوان بەخوای گەورە گەڕێنەوە شاری کەرکووک و بەشداری لەم سەرژمێریاکەین، چونکە پێویستە گرنگە کەرکووک کورد لە شاری کەرکووک بوونی هەبێ. مژاری ئێستان پێشکەشکردن ئاسوودە بن.